الكتاب هو الحق مصدقا لما بين يديه. بجداري أم شيء وقرآني بك لبر أجر باداشتكي. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، عن براسي من زور خوش حالا كأمره خواي پروردگار عز وجل أو فضل من تيلا قلا كردن بما بكور ومجلسيكو تلك سينا بنا لبرايان وخوشكان بتوان القرآني بيروز لسيانا كوكنور. أما أو راسي ما بيشانه دا كقرآني بيروز كاتي بيمان أفرميت براسي چاوكان نابينا نابن كوير نابن بلكو أو دڵی کە لە سێنگەکانی کوێرە بێت، چونکە بەڕاستی کۆن کاتی خۆی وتویانە نابینە ئەو کەسە نییە کە چاوی نابینێ، نابینە ئەو کەسەیە کە دڵی نابینێ، ڕاستیەکان نابینێت. جا ئەگەر کەسی خۆی پەروەردگار عەزە وەجەل ببینێ کە ئێستا بە ئەوەی کە نابینایە چاوی یەکێ لە زانایانی ئیمامی موجاهید دەفەرمیێ هەموو کەس چوار چاوی هەیە، دوو چاوی بۆ دنیایە، دنیای پێبینێ، دوو چاوی کەشی پێوتێ بەسیرەت ئاخرەتی پێبینێ. ئەو کەسانە هەن لە دنیا مامۆستای هەزارە بەڵکو ملیۆنا کەسن لەوانەی کە چاوساغن بەڵام ڕاستیەکان نابینن، بەڵکو جاری وای ڕاستیەکانی شتێک ئەدەن. بۆیە بەڕاستی ئەمە فەضڵ و منەت و بەزەی خوای پەروەردگارە کەسێ خوای پەروەردگار ئەو فەضڵەی لەگەڵا بکات بە نابینایی کە هەر خۆی تەماشاکردنیان دەرزێکی گەورەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە خوای پەروەردگار ئەو چاوەی پێبەخشیون و لەوە ئەچی ئاگیان لە خۆیان نەبێ هەزارا گوناهی پێ بکەن بە تەماشاکردنی ئەمان هەوڵ بدا کاتێ سەرف کا قورئان لەبەر کا بەڵکوم هەم بێتە کەفارەتی گوناهی هەم بێتە مای ئەوەی ئەو قورئانە لە دنیا پلەی بەرزەکاتۆکو لە فەرمودەی صحیح هاتووە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه و سلم بەڕاستی ئەم کتابە کەسانێک بە قەومێک بەرزەکاتەوە و کەسانێکیش ئەخات و لە ناو ساحەی مەحشەریشە بێتە مای شەفاعەت و لە بەهەشتیشە ئەوەی قورئانی لەبەر کردبێت و ئیشی پێ کردبێت لە بەهەشتە خوای پەروەردگار عەزە وجەل فەرمیێ بخوێنە و بەرز بەرەوە تاوەکو ئاخر منزلەتی تۆ مەکانی تۆ ئاخر ئاەتە کە تۆ خوێندوتە. خوای پەروەردگار پاداشتی خێری ئەم ڕێکخراوە ئەم مامۆستایانە ئەو براوخشکانە بداتۆ کە خوای پەروەردگار عەزە وجەل ژیانی دنیا و ئاخرەتیان خۆشکا. من کۆتایی قسەکەم بۆ ئەهێنمەڵێ کەسێکی نابینا هەو دەرچوو ئاو بێنێ لە شوێنێ شتێکی هەڵگرتووە لە دەستخۆی چرایەکی پێبوو گەنجێ پێی گەشت و تێرە قوربان تۆ چاوت نابینێ ئەم چرات بۆ چییە؟ وتی ئەو چرام بۆ کەسانی وەکو ئێوە نەوەکو چاوتان نەبینێ لێم دەن و شتەکەم لێ تێکدەن. خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای گەورە عاقبەت هەموو لایەکمان بەخێر بگێڕێت و خوای پەروەردگار پاداشتی خێری ئەو کەسانەش داتۆ کە هەڵساون بە یارمەتیدانی ئەم براوە خوشکانە کە تەشجیعەکە بۆیان ئەو کەناڵانەش کە خزمەتیان کردن خوای گەورە بیکاتە زەخیرێک بۆ قەبر و قیامەت هەن. ئێوەش دەستان خۆش بێ سوپاستانەکەم خوا پاداشتان داتۆ براک. دعای خێرمان بۆ بکەوە من ئێوە بین تاریخە بوو من قسە بۆ ئێوە بکەم. ئێمە ئەمڕۆ لە خزمەت جەنابی مامۆستا دلێر گەرمیانی وەکو کادیرانی کۆمەڵی دادگەری کە هاتین سەردانی ڕێکخراوی ڕۆژناوی دڵمان کرد. 40 حافظ قورئان لێرە دیارە هەموو قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. ئێمەش لە ڕێی مامۆستا عەبدولستار مەجید وەزیری پێشووی کوشت و کاڵ و ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دیارە ئەم هاوکاریەمان لە ڕێی خێرخوازانەوە بۆ هێناون بۆ هەر 40 کەسەکەیان دیاری تایبەتیان بۆ هاتووە. سوپاسی ئەو خێرخوازانە شەکەین کە هەمیشە دەستیان بە ئێمەوە بۆ بۆی کە بتوانین هاوکاری ئەم کارە خێرانە بکەین. ئەمە درێژە پێدەری ئەو کارە خێرخوازیانەیە کە لە ڕابردوودا چ کادیر و چ ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە مەبادیئی خۆیەتی کە هاوکاری خەڵکی هەژار و خێرخواز و خەڵکی هەژار و نەدار و کەم ئەندامان کە بە تایبەتی ئەم چینە ئێمە زۆر بەزەڵ و مانزانی کە دەست بکەین بە جێفانی خەڵکێکی خوا پێداوە بۆ ئەوەی هاوکاری ئەم خەڵکە بکەین بەڕاستی. پێشتێکی بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم کەناڵی پەیام یاخوا بەخێر بێت. من لە ساڵی 92 بە دەستکاری تەقەمەنی نابینا بوو لە تەمەنی 12 ساڵی. ئەمجا دوای ئەوەش فترەی لە ماڵەوەم بەس ئیتر دوایەوە الحەمدوللا چوومە حوجرە دەست بکرد بە خوێندن و لەبەرکردنی قورئان الحەمدوللا بە مدەی
4 5 ساڵێ قورآن حفظ کرد هەرچێ بەبێ مامۆستا بێ قورآن بێ مامۆستا نابێ بێ لە خزمەتی لە یەکەم جار لە حوجەی دەربەنی خان خوێندم ئەمجا دوای ئەوەکە لە دەربەنی خان نەمام لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا مەلا مەحموودی ئازادی و مامۆستا محەممەد چیمەنیە کۆمەڵی مامۆستای بەڕێز دیشک و مامۆستا سەربەست جەباری لە خزمەتی ئەوان شا خوێندومە الحەمدوللا من عولمەکانی تریشم خوێندووە بەڵێ خۆت زانی قورآن کەلامی خوایە و لە کەسێک دابەجێ بۆ سەرەس کە خالقی ئەرز و ئاسمانە و گەورەی هەموو گەورەکانە یعنی قورآن فەضڵێک و ڕێزێکە خوای گەورە ئەیدا بۆ کەسانەی کە خۆی بێوێ الحەمدوللا ئەوەش هیدایەتی خوا بوو کە خوای گەورە هیدایەتی داین و خستینە سەر ئەو ڕێ کە ئەو ڕێمان گرت و الحەمدوللا خوای گەورە ئەو فەزڵی لێنان بە بۆنی کەلامەکەی خۆیەوە من کە مناڵ بووم الحەمدوللا هەر هینی مزگەوتم هەبوو حەزم هاتوچێ مزگەوتە کرد یعنی ساڵ 92 الحەمدوللا دوای ئەوەی کە سەحوەی ئیسلامی لەو کاتا بە ئیسەیش سوپاس بۆخوا کە بەقوت بوو الحەمدوللا شەر بەقوتە سوپاس بۆخوا سەحوەی ئیسلامی ئیتر هەمشەی مزگەوتمە کرد ئەو کاتێکە مناڵ بووم بە گوێرەی مناڵی خۆم بەڵام کە دوای ئەوەش کە نابینا بووم الحەمدوللا ئیتر خوای گەورە یعنی ئەوەی خستە دڵمەوە بیر لەوە کردووە کە بچم بخوێنم یعنی دانیشتی لە ماڵەوە هیچ ئیسفادەی نییە نەبووە ئینسانی ساخ و نەبوو ئینسانی نابینا بەلای گەورە میهرەبان دەستخۆشی لە ڕێکخراوی ڕۆژنایی دەربە خزمەت دەکەم و دەستخۆشی لە کەناڵیان خێراتیان دەکەم زۆر سپاس دەکەم من خۆم نامم ساجدەن کارسایی لە ساڵی 1985 لەدایکبووم من لە ساڵی 1995 بە یارمەتی و هاوکاری باوکم کە یەکەم مامۆستام بوو یەکەم هاندەر و مامۆستام بوو قورئانم لەبەر کرد دەستم بە قورئان لەبەرکردن کرد لە ساڵی 2001 پەیوەندیم بە دەورەی قورئانم کرد و مامۆستا کەمال لەوێ 2005 قورئانم تەواو کرد سپاس بە خوددا بەدە ساڵی لە ساڵی 2013 بووم بە مامۆستا لە بنکەی کەورگۆس ستا لەوێ مامۆستای قیراءە و حفزم و قوتابیم لە زانستی تەفسیر و تەجوید زۆر خۆش بوو هەستێکی زۆر خۆش بوو ڕووناچی چاوەکانی پێبەخشیم بەڕاستی قورئان بڵێم ئەمن نابینانی چقە قورئان بینایی چاوەکانی ئەگەر بڵێن بینایت بۆ دەگەڕێتەوە لە ئەوروپا لە هەر شوێنێک بی ئەمن نامەوێت من بینایی خۆم دۆزیتەوە تم باوکم هەر لەما خۆی مامۆستای ئاینیە خۆی گەورە پاداشت بداتەوە لێ دەڕۆت سلااو ڕێزم بۆی هەیە و دەستی مازەکەم بەخۆی یارمەتیدام یعنی ئەو هاندەرێکی زۆر زۆر گەورم بوو دایکیشم هەرچەندە نەخوێندەوار بوو بەڵام بەخۆی عاشقی قورئانە بەڕاستی هەر کە تەلەڤیزیۆن دەکات حەز دەکات ینی بخەتە سەر قەناتی قورئان سپاس بۆ خوددامە لە پەروەردەیەکی قورئانی ینی پەروەردەیەکی ئاینی هەموو بنەمارەکەمان بنەمارێکی ئاینی ینی هەمووان مەلا بوون بابم با پیرم و ینی هەموویان براکانم من الكتاب والحق مصدقا لما بين يديه